سڵاوتان لێبێ بەڕێزان. لە چەند ڕۆژی ڕابردووە نرخی دۆلار بەرامبەر دیناری عێراقی بەرزبوونەوەی بەخۆی بینی. لە کاتێکە کە زانی ئێستا قەیرانی دارایی هەیە، بەڵام بەم چەند ڕۆژەکەمە نرخی شتومەکی بە ڕێژێکی یەکجار بەرز کردوێتەوە. من دەمەوێت بۆ بەنامەیەم جارەمان لەگەڵ دوکاندار و مارکێتەکان قسە بکەم، زانم ئەوان نرخی شتومەک و کەلوپەلەکانیان چۆنە، تا چەند دوکاندارەکان دەسەڵاتیان هەیە لە بەرزکردنەوەی نرخی شتومەکەکاندا. ئایا لەم قەیرانە دارایە و لەم حاڵەتدا کە نرخی دۆلار بەم شێوازە بەرز بۆتەوە و دیناری عێراقی دابەزیوە، هاوڵاتیان ئەبێ چی بکەن و چۆن خۆیان نەجات بدەن لەم وەزەی کە لە ئێستای خوڵقاوە. ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری تر لە دوکاندارەکان و بەشێک لە هاوڵاتیانەکەم مێوەش بینەری بەرنامەکە بن. کۆمەڵشتمان هەیە ئێمە وەکو خۆمان بە دۆلارە، لێ بە دۆلار هێناومانە، بە دۆلار لەسەر ئێمە ماڵە قەرزە لەسەرمان، ئەوانە کە بە دۆلار ناشێن بەرزی. ئێمە تین سوعالی شتەکانەکەن، یانی شتەکان یەکاوێک چۆتە سەری و خەڵک توانای سندنی زۆر توانای نییە بەس مسەیتر نیە بەسە وازەکان. ئێمە بڵێم فەرێ برین بە 22 دۆلار هێناومانە، 22 دۆلارەکەی زەر بکەیت ئەکاتە 32,000، ینی جاران بە 20,000. لە دەسەڵاتی ئێمەیان نییە، چونکە بەپی دۆلار هەر کاتی دۆلار دابەزی ئەو کاتی ئێمە شتەکان وەکو خۆلیەکەن. ماکسیر هەیە 750 هەیە 1000 تقریبا تا 1500 یان پاڵتاوێک پێشووترم هێنا بۆ نمونە 25,000 پیاوە کە 25,000 خۆمانەکە ئێستا هەڵێ بە 30,000 نەبێ نایەم. وەزی بازار چۆن ئێستا؟ بەخێربێن سەر چاو بسمیلا خۆی بە بۆنەی ئەم کەمی موچەوە هەر بازار سفرە، ئەگە بنایی بڵین سفر بەمانای سفر سفرە. ئەم بەرزبوونە دۆلاری کاریگەرێکی زۆری هەبوو تەبان. ئێمەش کە هەنیشتمان هەیە بنە دۆلارە، دۆلارەکە لێ بە خەڵکی کڕیاریەت بۆ ئازانی ئێمە سعر بەرزەگەینەوە. لە دەستی کێ ئەو نرخانە بەسەرەوە هەیە کابرا جملە لە سلێمانی جملەدا بە ئێمە بە دۆلار ئەیکڕین، ئەم دۆلارە بەس لە سلێمانی قەرزە لەسەر ئێمە قەرزەکەمان لێ بە دۆلار. ئەگ لێرە بە 1000 بیفرۆشین لە کاتی دانەوەی قەرزەکە زەرەرەکەین ئێمە تەبان. ئەو کاتە ئەبێ ناچارین ئێمەش سعرەکان بە گوێرەی سعری سلێمانی بەرزکەینەوە. ئێوە ئێستا تەمە قەرزیشتان هەیە، باشە ئەم قەرزانە پێشتر کردوتانە مەوادەکەتان ئێستا هەیە، ئەمانە دیسان ئێوە ئەکەونە زەرەرۆک و دوکاندار یا بێ دیسان نرخی و کەلوپەلی کە ئێستا هێناوتە و لە کۆگاکانتانایە بۆ ینی هەمان نرخ بیفرۆشن یا خودەوێت دیسانەویش بەرزکەنەوە لە بەرەوەی دیسان بە قەرز هێناوتەوە و بێت توش بە دۆلار بدەیتەوە. ئەو شتانێکی ئێستا حاضرن لە دوکانە ناچاری بەرزیکەینەوە هەنێکی ئەوانەی کە معاملە بە دۆلارە. کۆمەڵشتمان هەیە بە 1000 معاملەمان کردووە کێشێتیانی هەر بە هەمە سعری خۆی فرۆشرێت، ئەوە ناگۆڕێ. بەڵام کۆمەڵشتمان هەیە ئێمە وەکو خۆمان بە دۆلارە، لێ بە دۆلار هێناومانە، بە دۆلار لەسەر ئێمە ماڵە قەرزە لەسەرمان، ئەوانە کە بە دۆلار ناشێن بەرزیکەینەوە. ئێستا چ شتێک زۆر گران بووە یان جیاوازی لە نرخدا دروست بوو بێت؟ والله هەمووی گران بووە بەعام وایرات لەگەڵ کێبڵ و هەنێک گڵۆپمان هەیە. لە چەنەوە بۆ بەچەند؟ وڵای سعری دقیقی ئەمڕۆی بۆیان نردوین هەنشتی هاتیە عفو بە ئەگەر هەندێک لە نرخەکانەگەر لادی بوو بخوێنیتەوە بۆی هەست بە جیاوازەکە بکەین. ئەمە سعری وایرە عفو جۆرە جیاوازەکانیت ئەمە هەمیان لێک جیاوازن سە بوون منەمەی وای 1.5 هەیە 1.5 تاسیسی کە ماڵان کە بەکارە هێن لە پێشترمان کڕی بە جملەکەی 24 دلار بوو، ئێستا جملەکەی ڕۆتۆ بۆ نزیکی 29 بۆ 30 دلار. لە دۆلارەکەیشتە دیسان بەرز بۆتەوە بەرز بۆتەوە. ئێمە ناچارم کاتە بە 33 بیفرۆشین بۆ نمونە. 33 ئێستا بە پارەی عێراقی زیادی شەکە. طبعا لێرا کڕیار نزیکی 8 بۆ 9 دلار زەرەرەکەس زیادەدا، نەک زەرەرەکە زیادەدا بە ئەو شتانەی کە پێشتی کڕیوێتی. والله کەلوپەلەکانی ئێمە سعری وەکو خۆی وایە، بەس وەکو دۆلارەکە بەرز بۆ سعریش بەرز بۆ تۆ. بەڵێ باشە. ئێستا خەڵکێکەکەی ڕەنگە گلەی لێەوە بکەوەکو دوکاندار بڵێ نرخەکان ئەوان بەرزیەکەنەوە. وەڵا هەمووی بە ئام گلەیەکە ئێمە بڵێم فەرێ برین بە 22 دۆلار هێناومانە، 22 دۆلارەکەی زەر بکەیت ئەکاتە 32,000، ینی جاران بە 20,000 ئێستا 4,000 سەرکەوت. بەڵێ فەردێ برین 4,000 سەرکەوت. ینی کەواتە ئەم بەرزبوونەوەی نرخە بەدەستەوە نییە وەکو دوکاندار، کێشەکە لە شوێنێکەیە کە دۆلارە. بەڵێ کێشەکە بە دۆلارە، ئێستا دۆلارەکە بەرز بۆ تۆ، موادش بەرز بۆ تۆ، کە مواد بەرز بۆی تر
شەریکەکان شت نافرۆشن شەریکەکان ئەڵێ تام شتەکەیەک لای نەبێتەوە ئێمە شت بێەوە نافرۆشین تر ئەوە خۆتان کەوی خۆتان نەیفرۆش نایفرۆشن تر ئەوە پەیوەندی بە خۆتان وایە باش ئەم چەند ڕۆژێک کە سیاری دۆلار بەرز بوویەوە وەزی بازار چۆن بوو خەڵک بۆ کڕین و فرۆشتن چۆن بازار بە عام ێساوە کەس نەشتە فرۆشێ نشتە کڕی هەر بە عام هەموو خەڵک بازار شت نەفرۆشیە مەگەر زۆر پێویستی بێنێ شت ناکڕێت ینی ئەو کەس بۆ بازارەکە کەس بووە وەڵا چاران بەردەوام خەڵک شتێ فرۆش بە سەدە نەشتە کڕێ نەشتە فرۆشێ بازار خەڵکڵی شت گران بوو لە بەرەوە کە گرانش بوو خەڵک در یەکێ لە کێشەکانی تر ئەوەیە بەشێک لە دوکاندارەکان و ئێوەش بنمونە بەشێک لە کەلوپەلەکان بە قەرزی دۆلار هێناوتانە ئێستا کە چن قەرزەکانە دەنەوە دیسان نرخەکەی بەرزترە بۆیەوە و ئێوە کەونە زەرەرەوە دیسان بەڵێ هەموو دوکاندارێکی تا حەجی برۆژیار بە زەرەر مەجێ بە دۆلارەکەی بیشکە بڵێ بە دۆلارەکەی فرۆشم ئیتر گرانەکە گرانشکەوتر خەڵکیش نایبێتتر جارێ بازار وێساوایسا خەڵگەیە هات بێتە ئێرە و یان لەبەر بەرزی نرخە کەشتی نەکڕی بێ و گەڕابێتەوە لەوەڵا بەردەوام خەڵگێت و پرسیارەکە وڵێن بێمە کاگەڵێمە دۆلار کڕیمانەڵێ نادام وایە گرانە نایکڕینەوە ڕات ناڕوادارەوەڵا شتەکانە سێنین بەڕاستی عنی شتەکان هیچی لە شوێنی خۆیان نەماوە وەکو هاوڵاتی کەلوپەلی ماڵەوە کە کڕی پێداویستیەکان نرخیان چۆنە گونجاوە نەگونجاوە وڵای ئمرۆ حاڵی حەزی لەم کاتان هەمی نەگونجاوە هەموو شتەکان سیعرەکانیان بەرز بۆ تو ئەرە وڵا هیچی لە شوێنی خۆیان نەماوە ینی بازار و هەموو شوێنەکان دابەزینی ینی زۆر بەرزبوونی بۆ خۆی بینی تۆ کەس هەیە هات بێت دوکانەکەت لەبەر بەرزی نرخەکە نەیتوانی بێشتەکە بکرێ بڕات وڵای ئەمرۆکو خۆم دوکانم نییە هاوڵاتم تیم سەویلار ئەم پیاوە سۆپەرمارکێتێکی داناوە ئێمە تین سوعالی شتەکانەکەن یانی شتەکان یەکاوێک چۆتە سەری و خەڵک توانای سندنی زۆر توانای نییە بەس سەیتە نیە بەسە وازەکە ئەی بەزی بازار تاکەی ئاوا درێژە بکێشە خەڵک چارەسەری چیە ڕوو لە کوێ بکە خەڵکی بکە خەڵک چاری ناچارە خەڵک چاوەڕێم حکوومەت ئەم حکوومەتش بە هەوەسی خۆی بازاری خۆی بەرزەکە و نزمەکات و شتەکە لەسەر چینی فەقیر و هەژار تەواو ناڕەحەت بووە کێشەکە زیاتر لەسەر خەڵکی فەقیر ئەم کێشان هەموو باجاقی فەقیرەیدا ئەرە وڵا کاک فرێد سڵاوت لێ بێ جەناب دوکانی مارکێت و پێداویستی ڕۆژانەتانێ زۆر سپاس بزانم بازار چۆنە لە ئێستا وەڵاهی براکەم نرخەکان بەرز بووەتەوە بەپێی دۆلار شتەکانمان کڕیوە اینجا شتەکان گران بووە بەپێی چ شتێک زۆر گران بۆ لایەوە وەڵاهی شیرە و وەڵای هەمووی گران بووە شیر و دایبی و تر پێداویستەکانی هەمووی گران بووە زەیتون و ئەو شتانە هەمووی بەشێک لە هاوڵاتیان ڕەنگە گلەی لە ئێوە بکەم بڵێن ئەوان نرخیان بەرز کردوەوە ئایا ئەمە لە دەسەڵاتی ئێوە یاخود لە سەروترە وەڵی برایان لە دەسەڵاتی ئێمەیان نییە چونکە بەپی دۆلار هەر کاتێ دۆلار دابەزی ئەو کاتێ ئێمە شتەکانەوەکو خۆلیەکەن کەس هەیە هاتبێتە مارکێتەکەتانیان ئێرە بەهۆی بەرزی نرخەکانەوە نەیتوانی بەشتەکانی بکرێ و گەڕابێتەوە بەڵێ هاتوو بەڵێ داوای چیان کردو بە وەڵایی ڕۆن و برنج بەڵێ سعری ئەو دوانە چۆن ئێستا ئەو دوانە موادی غەزاین و پێداویستی ڕۆژانن بەڵێ ڕاستەیە وەڵایی تقریبان 6,000 چوەتە سەریان هەردوویان 6,500 6,000 بۆ 5,000 چۆتە بەڵێ سەرەتا چەند بوو نرخەکەی وەڵی سەرەتا لە نزیکی هەژدە و ئەو 90 ئەو ناوە 90,000 بەڵێ ئێستا چۆتە چەند ئێستا چوەتە 24,003 ئەو ناوە 4,000 باشە کەواتە ئێوە دوکاندارەکان لەدەست ئێوانی ئەگەر لەو سەرەوە نرخی دۆلار دابەزیت نرخەکان دیسان دابەزنەوە لای بەڵێ هەموویان دابەزنەوە وەکو خۆتان نەزاننەوە ساری دۆلار لە بازارەکانە بەرز بووتەوە بێگومان دەرمانی شەرۆک و هەموو کاڵاکانی تر کەوا بە دۆلار مامەڵی پێوەکرێت لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلار بێگومان کاریگەری لەسەر نرخی دەرمانەکانی شێ و ئەوانیش بەرز بوونەتەوە نرخەکانیان بە بەرچاو لە ڕۆژانی پێشترکەوە نرخی دۆلار ئاسایی بۆ ڕۆژان بەشێک لە هاوڵاتیان ڕەنگە گلەیی بکەن بڵێن هەندێک کەس خۆیان لە بازاڕامانە دروستەکەن تا چەند ئەم شتە لە دەسەڵاتی ئێوایە وەکوەوەی کە دەرمانخانەتانیان یان وەکو مارکێتەکانی ترکە کەلوپەلی ڕۆژانە فرۆشن ئایا کێشەکە لە ئێوەیە یان لە شوێنی ترە کێشە دروست ڕاستی کێشە لە لای ئێمەوە نییە چونکە ئێمە کە دەرمانمان هێناوە بە ساری دۆلار هێناومانە و ئەگەر مەسەلاً نرخەکان بەرز نەکەینەوە دەرمانەکان یا کاڵاکان لە لای خۆمان بە زەرەر
ئەشکێتەوە بەسەرمانە و ئیسفادەی لێ ناکەین. بۆ هەر نمونەیەکم پێ بڵێ نرخی دەرمانێک لە چەنەوە چوەتە چەند ئێستا چەندێک فەرقی کرد دەرمان تا دەرمان فەرقەکات ئەگەر مەسەلەن دەرمانێک بە 2000 بە 3000 بێت تقریبان تا 3000 تا 4000 فەرقەکە بەڵ. ئێستا بۆ نمونە ئەو حەبانەی کە ڕۆژانە بەکارێنێ بۆ نمونە گولاجی ئامۆکسیلین باشە گولاجی ئیلتیهاب نرخەکەی چۆن بۆ بووەتە چەند ئێستا؟ نەوع تا نەوعی هەیە ماکسیل هەیە 750 هەیە 1000 تقریبا تا 1000 ڕبعی 1500 پشت بەڵ. کەواتە خەڵک بە عام ئێستا کە دێن بۆ لایەوە هەیە هات بێتە ئێرە و نەیتوانی بێ دەرمانەکە بکڕێ گەڕابێتەوە بەڵێ هەبووە ئیمکانێتی نەبووە بەهۆی ئەم بارودۆخەی کە تێکەوتووە خەڵک تێکەوتووە هەیە ئیمکانێتی ئێوەی نەبووە کەوا دەرمانەکەم بکڕێ مەسەلەن دەرمانی وا هەبووە پاکەتێک 3-4 دەرمانی تیا بووە نیوەی بەکارێ ناویا خۆدار پارچەیەکی ویستەوە پارچەیەکی بردووە چونکە بەهۆی ئەم بارودۆخە و گۆڕانە نرخی دەرمان و دۆلارەوە بەو شێوە خەڵک نەیتوانێت. ئێستا من وەکو خۆم ویژدانن بتەوێتونێتەوە ئەگەر هەر کەسێک بە ویژدانی خۆی کەوتووە هەر کەسێک بێ ویژدان بێت و ئیمانی بتۆ نەبێ بارزی خۆی تەخشان و پەخشان بە ئەو کاڵا جلوبەرگانەیەکە وەکو من وەکو خۆمەگو دوکاندارێک کە ئەوەی کە کاڵای جلوبەرگم هەبێ ڕاستی لەم کاتا کە ئەوەی کە هەبێت وەکو خۆم شخصیەن 1000-2000 تیا بێ خوانێ بڕێ بەڵام هەیە کاکە لەم کاتا ئەم هەرێ قۆستۆ 3000-4000-5000 قسۆت سەری بگرە زیاتریش بەڵام ئیترەوەیان بە دەست خۆی کەوتووە هەیە ڕغبەتی لەسەر ئەوەیە کاڵەیە کاکە بات تەماتە و نەکەی تیا بێ لەسەر دوکانەکەی کارەبەکە خوانێ بڕێ بەڵام هەیە ویژدانی نییە هەیە نەک لێرە بڵێن لە هەڵەبجەی تازای لە هەموو شوێنەکان ئەمە بۆتە باو کە ئیتر هەر شتێکە قۆسێتەوە هەیە بۆ نمونە نەخۆشی کۆرۆنا لەم کاتا کە باو یعنی بەکەمی کەم بۆتەوە بەڵام ڕاستیتەوە پێشووتر یعنی بە جۆرێکی زۆر خەڵک دەستی گرتووە بەسەر ئەوەی کە بڵێ پارە خەمەسەری بڕە پارەیەکی زۆر کەم ینی کەم تا زۆرێک هەبوون ئەوەیە ئەگەر لەم وەختەی ئێستاە دوکاندارەکان ئەگەر قازانجە خەنە سەرشتەکانیش بڕێکی کەمێ بۆی لەسەر خەڵک ئاسانتر وەڵی بتەوێتونێت من ئەڵێم پێشووتریش پێم وتی ویژدانی خۆی کەوتو ئەگەر کەسێک میژدانی نامرتاح بێت ئەوە دڵنیا بە پێی کات خۆی ئەڵێ خۆزگاوم نەبکردایە ینی پێشەوەی کە ئێمە خۆزگە بۆ شتە خوازیم بڵێن وەڵی ینی با لە گیرفانی خۆمانە سەری خەڵککەین چییە 1000-2000-3000 چەندێکە با هیچ نەبێت لانی کەم بەهر تەماتێ و خیارەکەی واری تا بێ با لەم کاتا ئاگامان لە خەڵک بێ هەیەک زۆرێک هەر نەبوونە ینی جاری وا هەیە من دوکۆک و دوکانەکە خۆم هەیە تەنها سەر ناو دوکانەکە ینی سێرەکەی بێتاقەتە پارەی پێ نییە جاری وایە خۆم پێڵم کاکە شتەکە بەرە سووری شەزانم ینی جاری وایە شتە زەرری تیاکەم بەڵام وەکو خۆم وەکو شخصیان وەکو خۆم و شتەکەم بەڵام کەسانێک هەن وانی نەفسیان ینی نەخۆشە حەزەکەن هەر بە پارەیەکی زۆر بینن بە خەڵک ئێستا ئەو کۆزای نرخی دۆلار بەرز بۆتەوە بەرامبەر دیناری عێراقی ئەم بەرزبوونەوەی تاسن کاریگەری لەسەر نرخی شتومەکانی ئەوە کردووە بە ئاما ئێوەش تەمان لە تورکیاوە ئەم جلوبەرگانە زۆر بەیانسی توێ من پێشووتر ئەگەر هەر بلووسێک ینی هەر تیشێتێکم هێنابێ تقریبان $7 کەوتو ئێستا کاکە بۆ نمونە بە تەلەفۆنی بۆکەم هەر ئەمڕۆ تەلەفۆنە بۆ کردو ئەو شتێک کە بۆ نمونە $6 کەوتو ئێستا دووقات چووە یان پاڵتاوێک پێشووترم هێنا بۆ نمونە 25,000 پیاوە کە 25,000 خۆمانەکە ئێستا ئەڵێ بە 30,000 نەبێ نایەم جملە بە 30,000 جملە بە 30,000 پێشووتر چیە تەنها لە ماوەی 2 ڕۆژە ڕاکیانی ئەگەر تۆ ئەگەر 2 ڕۆژیش هاوانێک تەقێنی ناگا بە شوێنێ جاوەرە ئەگەر کەوان لەوێ شین و هاوڕەکەن لە کوردستان ینی ناخۆشەکەی بۆ ئێمە ناڕاحەتەکەی بۆ ئێمێ ئەستا من وەکو خۆم پێم وتون پێشووتر کاکە بۆ ئەبێ وابێ خۆ پێش تۆ پێشووتر خاڵاگان وێنا بۆ ئەبێ لەم کاتە وڵاتر ئاوایە ینی بە کۆمەڵی عوزر وەزی بازار چۆنە کڕین و فرۆشتنی بە ڕێژەیەکی زۆر کەمە ینی بتەوێتونێتەوە بە ڕێژەیەکی زۆر کەمە ئەوەیشی کە هەیە کابراگیان معاشێکی وەرگردووە یاخود ئەوەی کە خۆی دوکاندارە و کاسبەکەی هەیە ئێنا وەڵی بتەوێتونێتەوە لەم کاتەیە وەسع زۆر خراپە جەنابەت کاسبیان موشە خۆریان ئێستا حاڵی حاضر خانەنشینی دایرەی مەدەنیم لە 12 تاعین بووم هیچ بوجەیەکم نییە مای چوارسەکەیان کرێ بە 3 مانگ جارێکیشە وەزی نرخی کەلوپەل چۆنە ئێستا بوو بۆ ئێوە وەکو موچە خۆریەک و خاننشینێک وەڵا ژیانمان خراپە
ژیانی نەک من هەموو خانەنشینی مەدەنی ژیانی خراپە بندیوار چاکە با سێ مانگ جارێکی زۆری سێ 900,000 بۆ ئەو یان ملیۆن زیاە ئەما ئەوەی ئایدی حکوومەتی عراقیوە کاتی خۆی ئەمان ئیسە وەکو دوژمنە سەیری ئەکەن گەولێو لە بەرەوە لە ڕێگەی قانون شۆتاعین بوون قانونیە چینی پرۆلیتاریا لە پێشی هەموو چینەکانەوەی ئەمان دوایان خستەزدی واقعەکەی ئەمجار ئەم مەسەلەیشە ئەمان دایاناوە دینار دۆلارە ئێستا ئەبینیم بەرز بۆتەوە بەراورد بە دینارێکە ئەمان ئەمە بکەنەوە حکوومەتە دەسڵاتی بووە ئەها عباد کێ بەندەر عیدامەکەنەوە لەسەرکی عیدامەکەن لەسەر حەق عیدامەکەن کاتی خۆی ئەم معجزەها بەسەرێقا ئەوات بەندەر وتی بۆ شتان گران کردووە وتی گرانیات وتی غێری بنەوتی عێراق لە هەردانیان سنریاوە هەر سێسەکانی عیدام کرد لەو تاجرە گەورانەی بەغا جای سەڵێن ئەوان بەندەر و سەداحسین پیاوەخراوە ئەمان فەرمەوە ئیمڕۆستی قاچی چوەتە سەری نەتوانای منعیانێ نەتوانای قانونیانێ وەڵای داوایان لێکەین بڕۆن بابا بڕۆن لە کۆڵمان بوونە نە قانون تەبدیقەکەن نە قانونیان بەدەستە نە یاسایان بەدەستە هەشتێکیان بەدەست نیە قراری ڕۆتەنەژی دەکەن نایزانن وڵات بڕێوە بەر بە قەناعەتەوە بەڕێوەبەرێکی وڵاتیان وێران کرد کاتی خۆیمانە دروست بوون زەدی ئیسلاحی زراعی دروست بوون کونی دەربەنی خانیان کرد زەدی فەلا هەڵچەند جا فەلا لە خۆی تێناگەێت کاتی خۆی لە 58 ئیسلاحی زراعی تەبدیق بوو ئەمان هەڵسیان شاخی دەربەنی خانیاگی بەدەستی ئەقتاع و بۆرجەواز و ڕەجعی و ڕەئەسمالەکان خمیلەشیش دوایان کەوت جا ئیسش داوا ئەکەم ئەم حکوومەتە بخۆیان بچێتەوە وەکو حکوومەتی هەرێم وەکو بەغا حکوومەتی هەرێم لە معزا بڵێن ئەم دیناردا بەدینە لە توانای ئەوەی نییە قەتای بڵێن کازمیە داواکەن بەخۆیان بچێتەوە لەم قات و قڕیا و ئەم ئەکات ئێستا فەرمو ئەوەش ئەو جارات مەسەلای ئەمانە بەنام 27 28 ئێستا بە 35 نایدنێ گران بوو شتەکە بەعام گران بۆ خۆ لە ئەمە سەڵاتی دوکاندارەکانیش نییە ها سەڵاتی دوکاندارەکان نییە بازرگانەکان کە کەلوپەلەکانێن نەوڵات ئەوانە کە تێرنی ئەوانە لە وڵاتێکی خراپی تێرنی لێرەوە من تۆ گران نەیدەن ئەگەڕن شی خراپیەوەت بەرە وڵات دەسڵاتی ئەوان ناتە ئەمە حکوومەت ئەتوانێت ئەوانە ببەچێتەوە هەتا چاڵێتر ئیمڕۆشتی ئەم هەردانێ لە عێراقا ئەمێنێت خۆم شدا لە عێراقا بۆ ماوە کۆگاکان جارێ پڕە کۆگاکان پڕێتە کۆگاکان حالێن گران بۆ گشتی سپاس دەکەم ئەوەت مەمنونتانم سپاسانەکەم داوا ئەەکەم وەکو بە تایبەتی دوو چین ئەساسە لە دنیادا بگۆڕێ یەکەم تەعاونی و فەلاعی دوو هەم کریەکار ئێستا ئەمان ئەو دووچینە واقعیان ئیهمال کردە و مەرەخەتیان کردێت لە ئێستا کە نرخی دیناری عێراقی بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە نرخی شتوپەک بەعام گران بە لەبەرەوەی زۆربەی ئەم کەلوپەلانەی کە خاوەن مارکێتەکان و دوکانەکانی ناوبازاڕی هێنن زۆرینەی زۆریان بە دۆلار مامەڵی پێوەکەن واتە جگە لەوەی کە نرخی کەلوپەلەکان بەرز بۆتەوە خاوەن مارکێتەکانیش باس لەوەکەن کە بەشێک لە ئەو قەرزانەی هەیەە زیاتریان لەسەرەکەوێت ئێمە بەردەوامە بین بەڵامە چینی لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵات لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ هەتا چاڵێتر ئیمڕۆشتی ئەم هەردانێ لە عێراقا ئەمێنێت هەرچی قەرزاری کۆمپانیەکان بۆ خۆی فرۆش بوو بەزەوەی کە قەرزان ئەبێ دۆلار بدەوە مەجبورە ئەمەی کە جاران بە دۆلار معاملە بکەم یعنی کراسێک مێنە ئێستا بە $5 کراسەکە 6,000 کەوتەوە ئێستا لە هەمان کراسە ئەگە بچمەوە بیکڕمەوە بە $5 تقریبا 7,000 بەرەو سەر دەکەوێت ئەو وەختە چیە بێ فەقیرەکە باجەکەی بدات کڕارەکەش سیرەکان نرخشتەکان بەرز بۆتەوە ئەو بخۆیت کاریگەری هەیە ناتوانێت بیکڕێت جاران مارکێتەکان سابت بوو هەفتەکە سعرەکان سابت بوو ئێستا لە برنجێکی دەین بەرێڵم بزانام دۆلار چەنە زەرب و حساب و کتابێکی خۆم بکەم اینجا برنجەکە پێفرۆشم یان ئیشەکان وایە لێ کردووە کامەر سڵاوت لێبێ جەناب دووک و خاوەن مارکێتێک بزانم لەسەر بەرزبوونەوەی نرخی دۆلار و نرخی شتومەکان ئێستا چۆن عەلەیکم ئەسسەلام و خێرانتانەکەم لە ڕاستیە ئەم بەرنامانە زۆر زەرورە لەم کات و ساتە بگەڕێنەوە دوکاندار فرۆشیار و کڕیار لە یەکتری حاڵی بکەن حاڵاتێکی زۆر ناڕەحەت لە بینمانە هەیە یعنی لە ڕاستیە بۆمان تێ ناگەین لێو خەڵکە ئێمە وەکو دوکاندار ینی دوکاندار هەموو دوکاندارە هەموو قەزا و ناحیەکان نەکە بڵێ شوێنێک هەمووی ئالیسە لە زەرەرە ڕاستی لە زەرەرە هەمووی لەبەرچی لە زەرە لە 180 بۆ 90 هەموو کاڵاکانمان ئەوەی تورکیە بە زۆری هەمی قەرزە بە دۆلار ئەیکڕین
بە قەرز دوای ئەم دۆلارەکان دەین و دۆلارەکە چۆن دەین و دوو تەنسێتن برنجی محمود داگرین ئەمە هەفتەی 5 گەڵایان دەینێ چواگە ئەمە کەڵەکەوێ لەسەرمان 20 و 30 گەڵا و 40 گەڵا 50 گەڵامان لایە بە 5 گەڵا و 6 گەڵا و 4 گەڵا ئەیان دەین و سەرم کاتە کاتەسەرمان ئەو 30 گەڵا 40 گەڵای لای منە ئەو ئیلاقی بنۆ نییە من باشەنێ فرۆشم ئیلاقیوێ گەڵای خۆی بێت 30 گەڵاکەی خۆی بێت بە دۆلار قەرزەکەتان بە دۆلار قەرز ماگرۆ 30 گەڵاکەی ئەو کاتە بە 125 بۆ من یاشکانێتەوە بە 124 25 ئێستا من بە 150 لەوەچە تا من بۆی کۆکەمە بچێت 150 شتەکانش بە زۆری فرۆشتووە ینی خوازانێ ئەوە 15 ڕۆژ و 20 ڕۆژ 25 ڕۆژ چیمان فرۆشتووە لە برنج لە ڕۆن لە شیر لە حەفازەی مناڵ حەفازەی مناڵ کەمێکی هەمووی نابازێکی پارەی حەزرمان داوە ئەوەی کە پارەی حەزرمان نەداوە و قەرز نەبووە لەسەرمان قەرز بۆ لەسەرمان هەمووی بەزەرە یعنی کابرای سە برنجێکی لە من کڕێ ڕۆشتۆ لە ماڵەوە بە قەرز بردوێتی برنجەکەشی بردو ئیسە ئەبێ هەموو فەردێ ئەو فەردە برنجە تۆی بینی بە 28,000 فرۆشت ئێستا خۆمە بە 30,000 بیکڕم جملە بە 30,000 ئەو دۆلفینە قەرزاری ئەو دۆلفینن بە 30 بۆ نمونەسیەک ئەو 30,000 فەرقەکە ئەبێ خۆم لە باخەڵی خۆم چم بیدەم بە کۆمپانیاک ئەو علاقەیەوەینی کاتی خۆی بە 26 فرۆشت ئیسا بە 31 حسابێکا لەسەرم ئەوەی کۆنەکەش دەسڵاتی ئەویش نییە ئەو بە دۆلار دایتی بە من بە 21 دلار دایتی من بۆنەوە یا بە 22 دلار نرخی دۆلارە کە بەرز بۆتەوە پارەی عێراقی دابەزیوە ئێوەی ژۆک و دوکاندار لە زەرران بە قەرزەکانیش ئێمە بە زۆری لە زەرایان ینی خەڵکەکە باش خەڵکە توانێت شتەکە نەکرێم 4 ڕۆژە بۆ من ئەگەر بەرزی بێتەوە ئەگەر بای گەڵایە بکڕی ئەو 15,000 چۆتە سەری بەس من بەجارێ 2 دەفتەر قەرزای نێمە هەومان بە زۆرمە 2 دەفتەر قەرزایی 2 دەفتەرەکە 200 گەڵاکەڕی 25,000 کە 24,000 کە ئەبێ هەر قەرز بدەین و دایشمانە بە قەرزەکان ڕۆیشتووە ئەبێ هەموو دوجار قەرزە ئیسە حاڵەکەی مەحەڵی هەموو دوکاندارەکان بە زۆری وایە بەس خەڵکە لێماتێناگە بەدا کەعمەر جگەلەوە بەعام خەڵک کڕین و فرۆشتن چۆنە لە بازارە ئێستا پێشەوەی کە نرخی دۆلاریش بەم شێوازەی لێبێ قەیرانی دارایی هەرابوو کڕین و فرۆشتن بە وەز ئەو بۆم قەیرانی دارایش کە لە ئێستا دروستە بەوەی بەرزبوونی نرخی دۆلار چۆنە خەڵک تا چەند توانشت وڵای ئێستا خەڵک زۆر کەمە بۆ کڕینەکەی ینی خەڵکشێ تێبی کڕێ لەم جاری ئەجەلەمە کە تا 3 ڕۆژ بە ئەم دۆلار و دینارەت جێگیر بێت لە ڕاستیە خەڵک شیری پێویستە مەجبورە بیکڕێ کۆمەڵی ئیسە بازەکەس برنجێ ئەڵێ برنجمە تا 4 ڕۆژ پێ دەڕۆژترێت و مەیکڕن لە ڕاستی حەزم نەکرد لە بەرەوەی کە بەشکەم بێتۆ خوارە بەشکەم لە بەغا لەوێ زەختێکی زۆی لێ بکرێ بێتە شوێنی خۆی دۆلارەکە ئەو کاتە هەروەکو جارانە شتێکی دژمانەیە ئەمە کە ئەڵێ دۆلارە کێ گلەی لێ ئێمە کاڵێ بێزەمیر و بێژدان بابێ بە دۆلار مەقام لەگەڵا بکە 4 دۆلاردا بە چایە بۆ نمونە ئیسە 4 دۆلارەکەم داتێ خۆزیایی پێ ناڵێ 4 دۆلارەکەی و کاتە بڵۆن بۆ منە 5,000 کرد ئیسە 4 دۆلارەکە 6,000 بکە دەسەڵاتی تۆ نییە دەسڵاتی دوکاندار هیچی نییە دەسڵاتی ئاین دەسڵاتداری ئەوانەی سلێمانیش ئەو کۆمپانیەکە ئیداوە بە ئێمە هەمیمان دۆلارە فەقیرەوەنیش ئەوان بێت دۆلار بگەڕنەوە بۆ شەریکی خۆیان بۆ سەر و ئەبێ گەڵا بگەڕێن ئەمەر خەڵک هاتووە مارکێتەکەت بۆ بە تایبەتی بۆ موادی غەزای و کوڕۆن و برنج و شیرۆمانە نەتوانێت بیکڕێ و بگەڕێتەوە وەڵا زۆرش یارە وەڵا هەیە پێش ئەمەژە نەیتوانێت بیکڕێ پێشم هاتۆ بۆ شتێک بتومە بە 2,000 وتی وەڵام لە مەزای 1500 ناتوانێت بیکڕم نەیتوانێت بیکڕێ مەگەر خۆمان یانۆکو یارمەتیمان دەوتمانە خەیناکە ئەگەر هەر پارێژ لێوانە چەند کەسێک توانێت مار یارمەتیان دی خۆمان بۆ خۆمان بەس وەکو ئامی خەڵکی ئەلم کاتا خەڵک نەبوونە ئەمەش هاتە سەریا زۆرە با بزانیت هەموو خەڵک بزانێت هەموو فەردەیەکی برنج جاران 25,000 پێدابێ ئیسە بە 30,000 بیکڕێ یعنی دەسڵاتی هیچ کەسێکی تیان نییە جاران 20 دلار 25,000 بێ ئیسە 20 دلار 30,000 با خەڵک بزانین 20 دلار 30,000ەکە لەبەرەوە خەتای دۆلارەکەی خەتای خەڵکە نییە هەموو دوکاندارەکان قوماش فرۆش کارەباچی هەمووی بڕۆ بۆلایەن بزان ئەگەر ئەوەی قەرزای دۆلار بێ ئەبی ئاوا بێ ئەوەی قەرزای دۆلار ئەوەی قەرزای دۆلار نەبێ سەمن ئەمانەی کە تیان ماوە هەرچی قەرزار نەبم هەرچی قەرزاری کۆمپانیەکان نەبم بۆ خۆی فرۆشمو بەزەوەی کە قەرزان ئەبێ دۆلار بدەمە مەجبورە ئەمەی کە جاران بە دۆلار معاملە بکەم بەزەوەی کە قەرزان نەبم ئەتیادی ومای خۆم پارەکەیم داوە هیچ قەرزانیم هەر چۆنم فرۆشتۆش وەکو جارانی فرۆش جەناب دۆکو کوتاڵ فرۆشێک بزانم نرخی دۆلار کە ئێستا بەبارەت بە دیناری عێراقی دابەزیوە تا چەند کاریگەری کردو سەر نرخی کەلوپەلەکانی بەخێر بێن سەر چاوم بەڕاستی ئەم بەرز و نزمی دۆلارە زەرێکی زۆر لە هاوڵاتیاندا بە تایبەتی چینی کاسبکاران یعنی من ئەشەیەک مێناوە ئێستا بە دۆلارەکە بەرز بۆتەوە من بە دیناریە نامە دینارەکە دابەزیەوە دەسەڵاتی ئێمە نییە دەسەڵاتەکە لە دەستی سەری خۆمانەیە بە کوردیەکەی یعنی کراسێک مێنا ئێستا بە 5 دلار تقریبا لە کاتی خۆیەکە 923 بۆ گەڵا کراسەکە 6,000 کەوتووە ئێستا لە هەمان کراسە ئەگە بچمەوە بیکڕمەوە بە 5 دلار تقریبا 7,000 بەرەو سەر دەکەوێت ئەو وەختە چیە بێ فەقیرەکە باجەکەی بدات
ئەگەر شتێکی بەسییت بێکەبایی 5 دلار بێ ینی بە هزار زیاتر ئەچێتە سەری ئایا ئەگە شتێک بای 35 دلار بای 40 دلار بە هەمان شێوە سعرەکەی بەرەو 7,000 زیاتر سەر ئەکەوێت ئەوە دەسەڵات لە دەسەڵاتی ینی ئێمان نییە ش بەرزبوونەوە بە ئامن نیە مارکێتەکان نییە خواردەمەنی فرۆشەکان نیە پۆلەفران هەموو ئەبابەتەکان کە پەیوەندی بە دۆلارەوە هەیە بەڕاستی بەرزبوونێک یەکجاری بینێەوە زەرر لە هەموو کەسێکەدا کامەران ئێوە جگەلەوە کۆمەڵەیەک لەم شتانە بە قەرزەهێنن قەرزەکەی ئێوەش ڕەنگە هەر بە دۆلار بێت لەو حاڵەتیشا ئێوە دیسانەکەونە زەرەر وەکو دوکان بە تاکی دیسا من ئەشەم هێناوە پارێکم لایە بە قەرزێنامە کابرا تەمان حەقی خۆیتی بە دۆلار پێدام دۆلار بە دۆلارە بیدن شتەکەم فرۆشت بێ احتمال لێ فرۆشتن بێت تەبێت تەبعەکەم کاتێ فرۆشتمە شتەکە بە 123 بۆ ئێستا گڵایە بە 143,000 بێت ینی هەموو گڵایە بزان چەندێک فەرقیە 25,000 20,000 فەرقی چێتە سەری گەڵایەکە تۆ 25,000 لە زەرەر بە تاکیدی 20,000 زیاتر لە زەرەر ئەگەر بۆ شێوە بڕە بەردەوام بێ زیاتر زەرەکەی یام ئەشیاکەم هێناوە پارەکەیم نەداوە ئاشاکە هەر لە دوکانە ئێستا من حەز پێ بەش حاڵ خۆم حەزمە کابرای قماش فرۆش قماشکی یا بم لێم وەربگرێتەوە قاجازم زیاتر تاەوەی بشم بیفرۆشم و بیدەم بە تەبعەکەی بۆ بێن بە تەبعەکە گڵاقی بکڕن زەرێکی زیاتر ئەەکەم بە هەمان شێوە لە مۆزای ئێستا کە بینین هەم قەیرانی داراییە و هەم چەند ڕۆژێش نرخی دیناری عراقی دابەزیوە بەم خەڵک چۆنە یانێتوانێت بێت بە ئاسانیشت بکڕێیان نمونەت هەیە هاتبێتە دوکانەکە و نەیتوانی بێ بیکڕێ و بگەڕێتەوە بە تەبیدی نمونەمان زۆر بە تاکیدی مشتریمان هەبووە هاتووە قماش بکڕیان سەرەکەەوە بەرز بووەوە ینی لە حەدی خۆی دەچۆش نەیتوانین بەش بە حاڵی خۆم دوکانەکەی خۆم نرخەکەم هەڵ نرخی جارانی پێشووە هیچ شتێکم بەرز نەکردوەوە بەڵام ئەگە کاروابڕا مەجبورین بەرزیکەینەوە ئەینا هیچ شتێک شتێری ئەوەی مشتری من بۆشتی لە من کڕیوە بێتەوە بە هەمان نرخی پێشەوە مشتی پێ ئەفرۆش شتیش پێ دەمەتەوە بەراورد کە لەنگ نرخی پێشەوە بەڵام چەنەهایتر هەیە زەرمەندی زیاتر بێ ئەوە بە دەسەڵاتی ئێمەنی ئەگە بەرداوامێ مەجبوری ئێمەش هەموو شتەکان سعری بەرز بکەینەوە نرخی دۆلار و دابەزی نرخی دینارە تا چەند کاریگەری کردووە سەر کڕین و فرۆشتنیەوە زۆریش یعنی ئەگەر تەماشای بازار کە هەر خۆتان بەناو بازارڕە بگەڕن پیاسەیە بکەن سێدانێکی دوکانەکان کەن هەستەکەی کە قەرەباڵقی تیانەماوە دوکانەکان یەک دوو هەمیش ئەو خەڵکیەت کڕیارە تاوانێتە بازارەوە وەشتکردن کڕیارەکەش سیرەکان نرخشتەکان بەرزبووەوە ئەو بخۆیت کاریگەری هەیە ناتوانێت بیکڕێ هەستەکەم ئەم کاریگەریە دواتری زیاتر دەرەکەوێت چونکە خەڵک ئەگەر دەسهاتێکی کەمی هەبوو بێ پێشتر مەسەن خەرجی کات بازار بتوانە شت بکڕێ ئێسا نرخی شتەکان بچێتە سەرەوە ئەو تاوان کاریگەری خراپتری لەسەردانێن لەوە چێت لەسەر ئێمەش مەسەلەن لەسەر ئەو بازرگانە بچووکانی کە ئەتوانن مەسەلەن شتێک بازرگانی بچووک و سنوورداریان هەبێ بەڵام تاوان ئەمە دوجار بە قازانجی ئەم مفتخۆرانی حکوومەتی هەرێمە دوو خێڵی کە ئێستا بوون بەدەسەڵاتدا لە هەرمی کوردستانە و خۆیان ناوە حیزب بۆ حکوومەت بە قازانجی ئەوانە گومانی تیانە چکە ئەوان ئابوووریان لەسەر دووشتە یان وەک راپۆرتێکمان لەم شەوانە بینی باسی ئەوەکە کە خەریکی تلیاکێنان و دەرمانهێنان بۆ ناو کوردستان توانەوەیشان بە دۆلارە دوو بە دەرجەیەک نەوت بە دەرجەی دووەم ئەو دەرمان و ئەو ئیشانێکە خۆیان دەستیان تێکێشاوە ئەوان ئیشەی دۆلارەکەن بۆ ئەوان ئیسفادەیەکی هەیە مەسەن ئێستا ئەو نەوتەی کە ئیفرۆشن لە ڕێگەی دزی و لە ڕێگەی قاچاخەوە ئەگەر جاران 50 دلاری بکردایە بەرمیلە نەوتیان 30 دلاری بکردای 30 دلارەکە بۆ ئەو 35,000ەکە بەڵام ئێستا ئەگەر نرخی درا و بەرز بێتەوە نرخی دلار بەرز بێتەوە دراوی عراقی دابەزی ئەوان بە دلار ئەیفرۆشن هیچ زەرەر ناکەن ئەوان سوودمەندیشن لە شتەکە مەسەن نەختینەی ئەوان عێراقی نییە هەستەکەم هەر ساڵانێکی پێشتریش نەختینەی عێراقییان نەبووان ئەوەی کە هیانە نەختینەی دۆلارە ئیتر یاریکیشی پێ ئەەکەن خۆیان بۆ ئەوەی خەڵکێکی بچووک مەسەن ئەوانی کە دەسمایەکی کەمیان هەیە وەکو دوکانارەکان وەکو خەڵکە ئەوەی کە چینی مام ناوەند با بڵین زەرمەند بێنە ئاستی چینە هەژارەکەیشەوە کاکۆ ڕەنگە بەشێک لە هاوڵاتیان گلەی لە دوکاندار بکەن ئایا ئەم نرخ گۆڕانە لە گشتومەکە تا چەند لە دەسەڵاتی ئێوەیە وەکو دوکاندار بەگشتی هیچ دەسەڵاتێکی ئەمەیتیانە چکە ئێمە شت ئەکڕین بە دۆلاری کڕین ئەو شتانێکی ئێمە بمانێت بە دۆلاری کڕین بەشێک لە کەلوپەلەکانیشتان بە قەرز هێنابێ ئەو جێستە ئێوە زەرەر گومانیتیانە زۆربەی دوکانارەکان شتێکی ئەم لەولایەن لایە ئیتر چی هیچ شەریکەی گواستنەوە بێ کەشتمان بۆیەنێت چی هینی دوکانارەکانێکی ئەوەن بازرگانە بچووکانی سلێمانی بێ کەشتی لە یانی نەمانە تەوانوایش بە دۆلاریاوانە بێ ئێمەش دوای ویکینەوە بە دۆلار بۆیان ئەیکیتەوە بە دۆلار بۆ ئێمە زەرێکی زۆرەکە ینی ئێستا ئەگەر سعرەکەی ئەخەیتە سەر خەڵکێکی کڕیاری چینی هەژار و ئەمانە زەرمەند دەبێلی نایش خەیتە سەر ئێمەش زەرمەند دەبین لی ینی هێشتا بۆ حاڵشەوە کە چەند هەزارێک ماخستۆتە سەر پارچەیەک هەستەکەین هێشتا بە زەرمانە کۆتا پرسیارم هاوڵاتی هەبوو بێتەلات بۆ داواکردنیشت و نەتوانێت بیکڕێت بگەڕێتەوە
یعنی ڕاستی دوکانار ئەگەر تۆزە بە چای ور تەماشای خەڵکە هەر کە هاتە ژوورەوە هەستەکەی حەز لە چی ئەکا و ئەوێ بیکڕە و پێی نییە مەسە ئەمە تۆزە کاریگەری دەرونیشی بۆ سەر دوکانارەکان بۆ سەر ئەمە هەیەشکە ڕاستی تۆ کەسێکە بینی حەزی لە پارچەیەکە حەزی لە شتێکە بیکڕێت و ناتوانێت بیکرە پارەی ئەوی پێنیە لە دەروونەوە مەسەن ئینسان ئازاری پێگای چۆن کاریگەری دۆلارەکەیە دۆلار ئەو شتانی کە بە ئێمە لە 1970 تا 1990 شتەکانمان بە دۆلار ئێستا بۆن مونە شتێک ئەکردی بە $30 ئەگەر $30 کە ڕەتی 120کەی سعرێک دەرەچێت کاتێکە کە ڕەتی 145 یا 150 یا 140 ئەەکەی سعرێکی تر دەرەچێت ئێستا بۆن مونە کابرای $100 پێ بۆن مناڵە بە $100 شتمەیە تۆ $100 کە ئەداتە ئیمڕۆ بە 140 تۆ بەقەدەر 140کە پشتی پێفرۆشی بەڵام بۆن مونە شتەکەی ئێمە بە $30 کڕیومانە ئەگەر کە ڕەتی 120کەی لەو کاتا بۆی هەیە 25,000 بۆن مونە باسەکەم 25,000 بە کاتێککە زەربی 140کە 125 تەدریجێنەوەی بە 25,000 ئێتر ئەمە گرانبوون نییە ئەمە گرانبوونی نرخی دۆلارە نرخی دۆلارەکەش هەموو عالم و بە عالمی ئاشکرات دیارە حکوومەتێکی گەورە لە پشتیوێتی نەک دوکاندارێ نەک هاوڵاتێکی ئاساتەکە لە ئێوە نییە کە نرخەکە ئێمەیە نە لە کابرایەکی فەقیرە بەڵام شتەکە چونکە بە تەدریجی لە کاتێکا بە مفاجی یعنی لە ناکاوە بەرز بووەتەوە شتەکانش ئاوە یعنی دیارە ئەگەر مەرحلە بەرز بوواتە بۆن منە ئەگەر ئەم حکوومەتە کردایە لە 20 بۆ 25 لە 35 ئەو کاتە شتەکانش تەدریجی بەرزە بوونەوە نەخەڵکیش ئیزعاجە بوو نەخەڵکیش یەکجاری بۆ شێوە پێ دەرکەوت ئێستا ئەمە لە دوکانە نازانین چی بکەین کاتێک بازێک کەسی بۆ دوکانەڵی برنجێک بای 30,000 بۆ لەمە پێش بە عالمی ئاشکرا ئێستا چونکە هێنە منافەسە هەیە لە بازاڕە هەر شتێک ئەکری 250 دینار 150 دینار قازانجەکە بەڵام ئێستا ئالم کاتە تۆ لە ناکاتە 5,000 سەر شتێک سەرفەردەیە برنج کابرا وازان تۆ خۆت کردوتە ئەیزانێ بە چاو ئەیبینێ بە گوێ ئەیبیستێ لە تەلەڤیزیۆن لە هەموو دنیا هاوارەکە شت بەرزە بێت خەڵک وازانێ کابرای دوکاندار وای لێ کردو ئەوە جگەلەوە کۆمەڵێ لەم کەلوپەلانە بە قەرز هێناوتان قەرزەکەش کاتی خۆی نرخی دۆلار کەم بووە ئێستا بەرزە ئەو کاتە ئێوە دیسانەکە نەزەر بوونە هەر بۆن بوونە لە شەریکەی دۆلفین یا شەریکەی مەحمود یا شەریکەکان با ناویان نەبین شتێکمان کردێمە لەو دقیقا پارەمان پێنە بۆ کاتووە لەو دقا پارە پێنەوە بێت ئەڵی بڵێ هەفتەی داهاتوو ئەیەم پارەکە بۆن منە $1,000 ئەکەوێتە لات $1,000 من شتەکەم هێناوە فرۆشتوم هێشتا پارەکەیم نەداوە شتەکە بە نرخی $120 فرۆشتم ئێستا 125 من زەرەکەم زیاترە دەی خەڵکی شێشتر بەو شێوازە شتڕڵێ ئێوە شتان گران کردو ئێمە هێشت هیچ شتێکمان گران نەکردو باش کاک حاجی بەعام داواکاری خەڵک لەسەر کڕین و فرۆشتنی کەلوپەل چییە ئەم قەیرایەندارەیە جگەلەوە ئێستا ئەم نرخی دۆلاریش هاتوۆتە سەر نمونە هەیە خەڵک هات بێتە لاتان نەیتوانی بێ شتەکە بکەسێ ینی خەڵکێت جاری وایە من خەڵکێت بەلامان 30,000 پێ بۆن بوونە هاتوو ئەڵەت خوا بە بەقەدەر 30,000ەکەی خۆم شت بکڕم هەیە ئەڵە با قەرزار نەبم یا هەیە هەر ڕوویشی نایە هەرە وڵا خەڵکێکی زۆر هەیە پارەشی پێنی یەک داوا لێکایتر تۆ بەپێی توانە بتوانانی یارمەتی دەی نەتوانی هیچ خەڵکانەکە زۆرە یعنی ئێستا بۆن من لەوچە لە سادەی خەڵک وابی من وەکو خۆمەڵم لەوچە لە سادەی یعنی لەو چینانە کە هەر پارەی پێنی ئیتر ئەوە مەڵێت تۆ بەعزەکەیە بە قەرز و قۆڵە لە شوێنێکتر ئەیەنێ ڕووی نایە لە بازاڕە قەرز بە یە شتەکە کردەوە جیاواز بەڵام لە 100 خەڵک هەر پارەی پێنی ئارەوەڵە ناتوانێت بیکڕێت کاک سەنگەرجەنا بۆکو خاوەن مارکێتێک بزانام نرخی کەلوپەل و شتەکانی لای تۆ بە تایبەت مەوادی غەزایی ڕۆن برنجەمانە لەم بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزین دیناری عێراقیە چی وەسەر هاتوو وڵی سەرتا بەخێر بن سارەکان زۆر گۆڕاوە هیوادارم لە زۆر شوێن ئەیبینی مەساڵی قایمقام بڕیارێکیاوە غەرامی مارکێتەکانەکەین هیوادارم نیشتەکان بێنە ناو خەڵکەوە بینە ناو مارکێتەکان گەڕێن لەگەر ڕزمانە هەنێ مارکێتێ لە شوێنان بیستمانە لە فەیسبوک داخراوە ئێمە ئێستا زەرە لە خۆمانێن سفادێکی وا ناکەین توانای مارکێتەکان داخ خەڵ باجەکەیە ئەبێ خەڵم لەم شتانە وشیار بێ تێگەی خەڵ خۆی باجەکەیە ئێستا من مەسەن برنجی مەحمودمان بواتووە وەجبەی کۆن $100 مالامە ماوە لامان تقریبان ئەوە دۆلار ئێمە شتەکە کە بۆماناتۆ بە 126 حساب کراوە ئەو ڕۆژاتۆ بە 136 کاندێتیوە تقریبان لەم بینام ئەبێت چی زەرەکەم شتەکان لە دەست ئێمانێ شتەکان لە دەستی شەریکانە بەڕای من بۆچوونی خۆمە لەوانەیە سیاسەکان بن یاری بەم شتەیەکەن دوایە لە ئەنجام کێ باجەکەیە خەڵ باجەکەیە وەکو چۆن کارتی گۆڕەکیان لە 5,000 بە 6,000 سابتیان کرد ئەم دۆلارشتی خێ لەسەر نییە لەوانەیە لە 146 یاری بە خەڵکن خەڵکەکە ئێمە وا ڕاتوە دوای لە 146 چی کورە خۆ بوو بە 43 باشە
هەلێسە خەڵک یاری بە هەستی خەڵکەکەن خەڵکەکان ڕایەنەوە لەوانەیە لە سیشا سابتیکەن هەر خەڵ باجەکەیە ئەو ناجێگیری ئێستا لە بازار ڕاهەیە با بڵێن چێتە 45 دێتەوە بۆ 43 دێتەوە بۆ 30 بۆ سەرتر کەمتر ئەمە کاریگەری خراپی دروست نەکردو لە سەرکڕین و فرۆشت بە تاکی سەڵەسە خەڵ ناوێرە خەڵسا هیچ پارێکی کەمی پێ خەڵ ناوێرە ئەڵێ چاوەڕێکە دابەزێ دوای چاوەڕێکاڵێ هەنێک شەڵێ بابی کڕم ئەگەر زیاتر بەرزبێت و ئێسم ئەم ڕەفە بنمونە ناوێرم شت زۆر داگرم تێگەی هەیە مەسەلەن باسی شەریکی قەرزمان لەسەرە کە دامان نەگرتو ئەمڕۆیە مەسەلەن داوای دۆلارەکە مەسە هەفتەی 100 دۆلاریەمێ دۆلار بە چەند شکێنێتەوە خاتر مەگرێ مەسەن 2030 کەمتر بە 100 مەسەلەن چ لێشکێنەوە 45 لە وەختا من ئێستا ئەمە جاران کارتۆنی بە 25000 ئەلدار ڕۆی ئێستا بە دوێنێ کارتۆنێک مێناوە بۆ تەجروبە 36000 تو حسابی کە 36000 زەربی بیسیکەین دابەشی بیسیکە بێت چی فەرق بێ خەڵکەکە باجەکەیان بەس چییە چۆن وای لاتۆ بێ بە پێی بەڕێکی خۆش پێڕاکێشی هاوڵاتی هەبووە لەم چەند ڕۆژەی پێشوە بێتە مارکێتەکەت ناتوانێت بکڕێ بگەڕێت ڕۆژانە هەیە مەسەلەن تیاتی لە خوار و تیەکەوە تارە بەس سەر تاقیقاتەوە تیاتی مەسەلەن بەتەما بە چوار زەید بەرێ مەسەلەن دوو فەردە برنج بەرێ دانێکە باسا و برنجی مححمودە یامانە مەسەلەن دەی یامانە بە 450 ئێستا بێ بە سەری ڕۆژ وەسڵەکەم لە ڕسم کردو لە مۆبایل ئەبێت دۆلار دقە بە دقەیەکی لە فەردێکی برنجی دەین بەرێ جاران مارکێتەکان سابت بوو هەفتەکە سعرەکان سابت بوو ئێستا لە برنجێکی دەین بەرێڵم بزانام دۆلار چەنە زەر بوو حساب و کتابێکی خۆم بکەم اینجا برنجەکە پێ فرۆشن ئیشەکان وای لێ کردووە ئەبێ مڕعاد بڕوا بکە لە دەسەڵاتی نەک ئێمە لە شەریکەشان نییە کۆمەڵێ کەس لەگەر ڕێزما دوو ئایلە هەر بێبی بینەوە بە سیاسەتەکە دوو ئایلن تەحکومەکەن بە بازارڕۆ مەسەلێسا خۆیان دۆلاریانێ لە بازار ئەیگۆڕنەوە قانجازەکەن کە دۆلاردان نابەزێ هەرو پارەی کوڕەمەسوول ئەیبا لە بازار ئەیکرێتەوە پارەکەی ئینەکە بازار بەدەست تقریبان دوو ئایلە و دە نەفەرێکوێ نووسی بازار سیاسەکان بۆ شازیاری سیاسەکانە لە وڵاتی ئەمەشا نییە سیستەم نییە نازانین بەیانی چی ڕۆیە نازانین سعادەکە چی ڕۆیە خەڵکی شەبێ باجەکەی بە لە خەڵکی خۆمان کوردستان بە تایبەتی خەڵکەکە خۆمان بێدەنگە من قەنەعاتی خۆم لەوانەیە بڕاتە 160 بڕاتە 200 کەس قسە ناکە زیادە زەخت و ترسەکە لە جنوبە خەڵکی جنوب قوبولی ناکە ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی بەشێک لە هاوڵاتیان و دوکاندارەکان بوو و خاوەن مارکێتەکان ئەوان باسییان لەوە کرد بە تایبەت خاوەن مارکێتەکان کە لە ئێستاە تووشی حراجێکی زۆر دەبن لە بەرەوەی بەشێک لە هاوڵاتیان وا دەزانن نرخەکان بەدەست خاوەن مارکێتەکانە بەڵام ئەوان باز لەوەکەن کە هیچ نرخێک بەدەست ئێمە نییە بەڵکو ئەو نرخانەی ئەو شتانی کە ئێمە کڕیومانە بە دۆلار کڕیومانە کە ئێستا بەهای دۆلار بەرز بۆتەوە دیناری عێراقی دابەزیوە مەجبوری نرخی کەلوپەلەکان بەرزکەینەوە هەندێکیان باسییان لەوە کرد کە ئێمە جگە لەوەی کە دەسەڵاتمان نییە لەو نرخانە هەندێکیشمان لە زەرەران لە بەری بەشێک لە کەلوپەلەکان کە هێناومانە بە دۆلار هێناومانە بە نرخێکی هەرزان هەندێکیمان فرۆشتووە و هێشتا قەرزەکەمان نەداوەتەوە کە ئێستا دەچینەوە قەرزەکە دەدەینەوە بە دۆلار دەبێت پارێکی زیادە بخینە سەر حسابەکە تابیکەین بە دۆلار و بگەڕینەوە بۆ خاوەن کۆمپانیەکان بۆی داواکار بوون بە هەر چۆنێکە بێ حکوومەتی عێراقی و حکوومەتی هێرێن بتوانن ئەو نرخە جێگیرانە بگەڕێنەوە چاودێری چڕی کۆمپانیەکانیش بکەن تا بتوانن قازان لەم مۆزە ئێستاە قازانجێکی کەمتر بخەنە سەر کەلوپەلەکانیان بۆی هاوڵاتیان بتوان بە ئاسانی دەستیان بەو شتە سەرەتایانە بگات کە پێداویستی ڕۆژانە دامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامێکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ